لەمەوبەر لە ڕۆژگارێکدا نەوەیەکی زرنگی نێوکۆڕی خەباتی کوردایەتی بە سەرۆکایەتی هەڤاڵ مامجەلال دامەزراندنی ئەم زانکۆیان کردە پێشمەرجی دانوستان لەگەڵ حکومەتی ئەو کاتەی عێراق و دوجار ساڵی 1968 ئەو هیوایە چرۆی کرد و سلێمانی بووە خاوەنی یەکەم زانکۆ لە کوردستان و نازناوێکی تری بۆ سەروەریەکانی ناو مێژووی گەلەکەمان گەڵاڵە کرد. لە ئێستادا زانکۆی دایک خاوەنی زیاتر لە 24,000 خوێندکارە و گەورەترین و پێشکەوتووترین کامپی خوێندنی هەیە لە عێراق. خاوەنی پلەی یەکەمە لەسەر ئاستی زانستی لە کوردستان لە ڕووی زانستیەوە بە پێی دوایین ڕیزبەندی زانکۆکانی جیهان کە دەستگای وێبمەتریک لە مانگی حەوتی ساڵی 2018 ئەنجامی داوە. هەروەها بە پێی دوایین ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆکانی کوردستان کە هەفتەی پێشوو وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاند زانکۆی سلێمانی زانکۆی دایک لە گروپی یەکەمی زانکۆکانی هەرێمی کوردستانە.